لفرمودي اشتردا في عمر إخوة عليه الصلاة والسلام لفرمات: من ولي منكم عملا فأراد الله به خيرا جعل له وزيرا صالحا إن نسي ذكره وإن ذكر أعانه. هر کەسێک لە ئێوە بەرپرسیارەتێکی گرتە دەست، مەسئولیەتێکی درایە سەرشان، ئەگەر خێری تێدا بێ خوای گەورە خێری بۆ ئەو کەسە بوێت، یەکسەر وەزیرێکی صالح، ڕاوێژکارێکی باش دەبێتە ڕاوێژکاری. تەواو. هەر کەسێک پۆستێکی وەرگرت، تەماشاکە چێ لە دەوریەتی، چێ لە گەڵیەتی و ڕەفیقیەتی، ئەگەر کەسی چاک بوو دڵت خۆش بێ، ئەو بەرپرسە سەرکەوتوو دەبێ ئینشاءالله. بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی: ئین نەسیە ذەکەڕە، چونکە ئەگەر بەرپرسەکە خۆی شتی لە بیر چوو، پێویستە ئەو شتە چاکە بکە، ئەو شتە حەقە بکە، ئەو وەزیرە چاکە دەیخاتەوە یادی. وئین ذەکەڕە، ئەی ئەگەر شتی چاکی لە یادە بۆ خۆی بەڵام بەتەنها ناتوانێ بیکات، سەرکردەیەکە مەسئولێکە بەتەنها ناتوانێ ئەو شتێ بکە، ئێستا وەزیری چاک یارمەتی دەبێ، پشتیوانی دەبێ، دەڵێ من لەگەڵتم، پشتیوانتم، هەموو شتێکت بۆ ئاسان دەکەم، بەس بڕیارە چاکەکە بدە. ئەی کە بینیت کۆمەڵێک جەلاد و پیاوکوژ و دز و بەدڕەوشت و بێدین و منافق دەورەی مەسئولێکیان داوە، دەستی لێ بشۆ، کۆتایی هات. بۆ چونکە ئەوانە دەیهێن و دەیبن. ئەنجا دەیبینی بڕیاری سەیر و سەمەرە دەردەچێت لەو مەسئولەوە، لەو مەسئولە ناشەریفەوە. بۆ بڕیارێک دەردەکات دژی ئاەتێکی قورئان، بڕیارێکی تر دژی حەدیثێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام، بڕیارێکی تر دژی عورف و عادەتی میلەتەکەی خۆی، بڕیارێکی تر دژی مرۆڤایەتی، دژی فیتڕەتی ئینسان. بڕیاری وا دەردەکرێت هەرچی مرۆڤی سەرڕووی زەویە لە ئەسڵدا بەو شتە ڕازی نییە، وەڵڵاهی ئاژەڵش پێ ڕازی نییە، کەچی ئەو جۆرە بڕیارانە دەردەکەن. بۆ ئەلبیطانە سەیئە، ئەوانەی کە دەوریان داون، ڕاوێژکارە خراپە منافقەکان، ئەوانە وا دەکەن تەئسیر لەسەر گەورەترین بەرپرسی باڵا بکەن و بڕیاری پێ بگۆڕن. ئەی نابیستن لە سۆشیال میدیایەکێک ڕاست دەبێتەوە: ئێمە ڕۆڵی زۆرمان بینیوە لە ناو فڵان وەزارەتدا، توانیمانە زۆر شت بکەین. ئەوە بیطانە شەیطانەکەیە. ئەوانە دەرگایان بۆ بکرێتەوە، ڕێگایان پێ بدرێ، بێنە ناو دام و دەستگای حکوومەت و لە مەسئولەکان نزیک بنەوە، حاڵی ئەو میلەتە و ئەم وڵاتە زۆر بەرەو خراپە دەڕوات.